خاتو ژیانە پرسم بەردەوام لە کاتی پەخشە ڕخنە و لێگیرێ ئەم ڕخنەیە بۆ ئۆکێ هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ دووشت یەکەمیان ئەوەیە من زۆرینەی ژیانم لە ئەوروپا بەسەر بردووە لە زمانی کوردی دابڕاوم هاوسەرگیریەکەشم لەگەڵ کەسێکی ئەوروپیا بوو ینی کوردیم بەکارنێنا دووش بەشێکی زۆری خوێندنم بە زمانی عەرەبی بووە خەڵک زۆر جار ڕەخنە لە زمانی کوردیەکە مەگرێ هۆکارەکەی ئەوەیە ینی من بەڕاستی لەبەرەوەی دابڕابووم لە کورد فێری زۆر وشەی نوێ نەبووم بۆ نمونە من هەتا لە کوردستان بووم بە ئیمزانەوەت ئیمزا هاتوومەتە ئێرە بووە بە واژۆی مقڕی کوێ بکەم بەسەمە لە کوێ واژۆ زانم بەخوا بەس دوایی فێر بووم ئەوە یەک دووش ڕەخنەکان زیاترەوەیە من لەبەرەوەی ڕەوۆمە هەندێک جای هەناسەم تووڵە بێ خاسن هەوای ئێرەش خۆتان نەزانن پاک نییە ئەزێتی سیەکانمە یاخۆت بەری هەناسەمەیە کەسانێکەن زۆر شتی ناشتی نەنووسن منەمێ پێیان بڵم یان من هەواڵەکەتان پێگەێنم هەناسەم تووڵە بێ خنکێم کێشەی تۆ نییە کێشەکە هی منم بەو ئازارەوە ئەمێ پێشان بڵم وەڵای نەمکڕیوە بەخوا و ڕەبۆیم نەکڕیوە خواگیان پێی بەخشیوم و ناشی فرۆشم پێتان بەخوا کێ حەزی لێ بڕوا خۆی توشکە بەڵام واز لە من بێنە من کە ئیشەکەی خۆم ئەوەیە بە پێی توانە و بە زیادیشەوە هەواڵی خۆم هەوڵێم بگەێنم یعنی زۆر هەواڵ هەیە لە منەوە کەدا ئەکەوێت خەڵک ئەڵێ ڕاستنی ئەو هەواڵە بەس دوای دوو ڕۆژ سێ ڕۆژەکە هەر خۆیانەوە هەواڵەدا بەزێنن هەڵبەتە من سەرچاوەکانم زیاتر لە ناو وەزارەتەکانە لەبەرەوەی کە من لێرە ڕۆژنامەوانێکی فەرمیم لە وڵاتەش یعنی پرێسی بەریتانیشم نەکەر بڵین کوردی ئەو هەواڵانەی کە من بۆ منیان لە سەرچاوەیەکی بڕوا پێکرا و ناو وەزارەتەکانەوەی ئەو کاتە بڵاوێکەمەوە ئیتر ڕەخنەکان زیاتر لەسەرەوەیە کە هەواڵەکە ڕاست نییە یاخود هەناسەی تونگ بوو یاخود کوردەکەی خوارە یا نەڵێن دەنگی ناخۆشەی وڵای من کەلسوم نیم دەنگم خۆش بێ من هەواڵە گێزمەوە بخوا خۆزگە دەنگم خۆش بووە هەم گۆرانیشم بۆت هەم هەواڵیشمە گێزا بەسی تر خوا ئەوە یاوە دەستکاری کاری خوش ناکرێت کەناڵی بیکەیفۆ لە خەمی هەمووان کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا کەناڵی بیکەیفۆ